جبوان غريب كان أبرزود ريباني أبوان غريب كان أبرزود ريباني خوابدي باكر مي وغريب كان سيدك وتاني وجرك بالإيمان وشي ولا تسرقونا كوت مێژوو سەرچەمە و ئەژناسی هەر گەل یا هەر هۆزێویە. مرۆڤ ئەگەر گەرەکش بۆ ئایندێوی پوختە و وەرەچەند ڤەسیح پێویش بێزەوە بێگومان پێویستیش بە تاریخی، فەرهەنگی، سیاسی، کۆمەڵایەتی و جۆغرافیایی وەڵجەوێش هەن تا بچاو و چراوەکە و سەر و ڕێش پی سەرچەمە گیسنۆنێ. هەورامان بە وەرچەمگرتەی جۆغرافیایش مێژووش گێڵەوە پەی فرتەرجە 50 ملیۆن ساڵە چێوەڵتەری و مێژوو ژیوەیش بەخاتر جەمیەوە تامێ واچمێ یۆجە ئەڤەڵین و یەکەمین یاگەکە و ژیوەی بەشەری بیەن. مێژوو بە سەرچاوەی پێشکەوتن و پاشکەوتن و هەستانەوەی مرۆڤ لە ڕابردوو فێر دەکرێت بەواتە بۆ ئەوەی کە ژیانێکی بەختەوەر و دنیایەکی ڕوون و شەفاف بۆ خۆمان و نەوەکانمان دابین بکەین پێویست بەوە دەکات کە ئاگاداری ڕووداوەکانی مێژوو بین و وەک سەرچاوەی بڕیار و پێشکەوتنی کۆمەڵگەی مرۆڤایەتی و نەتەوایەتی سەیری بکەین. ئەوەش کۆمەڵێک ڕێکاری نوێ لە بەردەم سیاسیەکان و خاوەن هەولێرەکانی کۆمەلگا دەخاتە ڕوو کە دەکرێت وەک پردی پەیوەندی و هەستانەوەی مرۆڤ بۆ بەدیهێنانی خەون و خەیاڵەکانی چاوی لێ بکرێت. مرۆڤ بوونەوەرێکە کە هەمیشە بۆ ڕێخستن و پێشخستنی داهاتووی لە ئەزموونی ڕابردوو کەڵ وەردەگیرێت. بەواتە بەبێ ئەوڵەکە بیری لێ بکاتەوە سیما و وێنەی ئەزموونی پێشوو لە حزبیدا خۆ دەنوێنێت و بۆ بنیادنانی پلانەکانی داهاتووی کەڵکی لێ وەردەگرێت. ئەمە سروشتی مرۆڤە. لە ڕەوسی مێژووشدا کۆمەڵێکی زۆر دەنێتەوە بندەستەکان یان بەگشتی نەتەوەکانی جیهانی سێوم لەبەر نەبوونی زانیاری پێویست لەسەر ڕابردووی خۆیان پەنایان بۆ قسە و قسەلۆک و ئەفسانەی سافتکرایی بەشێک لە کەسەنە ناسراوەکانی ڕۆژ ئاوایی دەبن و بۆ دۆزینەوەی مێژووی خۆیان پەنا بۆ بۆشنە ناوانستیانە دێنن وە کەڵکی لێ وەردەگرن. ئەوە ڕائالیسمی ئەو سیما سافتکراوەیە کە بناکەکانی لەسەر پێوەری هەست و ئێحساس دانراوە پشتی بەزانست و بەڵگەی مێژووی نەبەسووە. ئەمەش کێشەی گەورەی بۆ ئەو نەتەوانە خۆقاندووە بە جۆرێک کە بەشێک لەوان لە ڕابردووی خۆیان بیئاگان. نەتەوەی کوردیش یەکی لەو نەتەوانەیە کە لە ئاستی زانیاری لەسەر ڕابردووی خۆی زۆر لەخوانەوەی و بەرژەومەندی هێزەکان لە دژی بوونی حکوومەتێکی کوردی وەک سەردەمی ماد و سومریەکان بووە و دەرفەتیان پێ نەداوە کە سەرکەوێت و حکوومەتێکی کوردی پێک بێت. چونکە هەستیان بەوە کردووە ئەو حکوومەتە بەرژەوەندی ئەوان دەخاتە مەترسیە و کێشەی مەزمیان لەسەر ڕێساڵ دەکات. هەر بۆیە پەنایان بۆ ئەوانە بردووە کە لە ڕەوتی مێژوودا
لاواڵ و بێدەسەڵات بوونە مێژوو ناسەندیەکانمان هەمیشە خێنان بۆ ڕوانگە و بیرروبۆچوونی کەسانێک دەبنەوە بەڵگە دەیهێننەوە کە لە فەلسەفەی هزریاندا فاشیزم خۆ دەنوێنێت و ئاماژە نووسینەکانیان شێواندن و چاواشەکاریکردنی مێژووی نەتەوەی کوردە ئاکامی ئەو هەوڵانە ئەوە بووە کە نەتەوەی کورد دەبواری مێژووی نەتەوەییەوە ئاگار بمێنێتەوە بەسرێتەوە بە نەتەوەیەک کە لە ڕەوتی ڕووداوەنیەکان خۆی دەرخستووە و ڕابردوویەکی مێژووی ئەو تۆی نییە کاتێک ئێمە دەڵێن ڕۆژهەڵاتی نێوەڕاستی بچووک کە کوردستانی مەزوو هەر چاپاشی کوردستان دەبێت ناوکی ڕۆژهەڵاتی نێوەڕاستی بچووک کاتێک کە دەڵێن کە لە مێژوودا ناوچەیەک بە ناوی ڕۆژهەڵاتی نێوەڕاستی بچووک مێزۆپۆتامیا میێوان دوو ڕووبارەکەی جلۆ فەرات شیاکانی زاکرۆس کە دەڵێن جێگەیەک بۆ ژیان بەواتە لە ڕۆتی مێژوودا ڕۆژهەڵاتی نێوەڕاستی بچووک و کوردستان و شیاکانی زاکرۆس و مێزۆپۆتامیا ئەوەندە سات نەبووە کە خەڵک نەتوانێت ژیانی تیا بکات و هەمیشە کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاستی بچووک لە گەشەسەندنا بوون بۆ هۆی ئەوەی کە نەزۆر گەرم بووە کە بڵێ خەڵک تووشی وشکە ساڵی بێت ئەوەندەش سات بووە کە خەڵک تووشی سەرماسۆڵە بێت و لەبێ بچێت بۆیە ڕۆژهەڵاتی نێوەڕاستی بچووک بە بەردەوام ژیانی تێدا بووە پێگەی دەیان تەمەدون و شارستانیەتی کۆنا پێگەی لۆلۆیەکان و گوتیەکان و کافتایەکان و ئاشوریەکان و سومریەکانە ئێمە کاتێک کە باس لەسەر مێژوو دەکەین دەڵێن مێژووی ڕۆژهەڵاتی نێوەڕاستی بچووکە ئەمە ئەو قۆناغەیە کە ئێمە لە مێژووی پێش 12 ساڵ پێش جیا دەکاتەوە واتە زانیاری ئێمە تاکو 12 ساڵ پێش دەڕکات و پێش 12 ساڵ لەوە پێش ئێمە ئاگادارین کە چی ڕووی داوە لەوانەیە لە داهاتوودا کە ئاسەواری گرنگ بدۆزینەوە و بەرحاڵ لێکۆڵینەوەی لەسەر بکەین و دەرک بۆ زانیاری نوێنە بکەین بەڵام بێگومان تێکەڕای ئەو نێوانەی وەکو لور و هەورامی و زۆربەی ئەو ناوچانەی وەکو ئوشەبین و ناویانە گۆڕاوە بۆ نمونە شنگار بەشێکە لە تەمەدون و شارستانیەتی سومرد کەچی ئیفێجا هەر دەڵێن شنگار لە باشووری کوردستانە بۆیە مێژووی تەمەدون و شارستانێک لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستی بچووک بە بەردەوام لە گۆڕێدا بووە و گەشەفەندری بەخۆیەوە بینیوە مادەکان یەکمین دەوڵەت بوونە یەکمین خەڵک بوونە کە بە شێوەیەکی دیموکراتی کاتێک دەڵێن کە دیموکراتی مەبەست لە دیموکراتی مەبەست لەوەیە کە بە چەشنێکی فرەگەرایی فرەچەشنی هەوڵیان داوە کە بە شێوەیەکی دروست و ڕێگوپێک پاشایەک هەڵبژێرن یعنی داوایان لە دیاکۆ کردووە کە خۆ تاڵێت بۆ ئەوەی کە ڕێبەرایەتی وڵاتێک بێتە ئیمپراتوری وڵاتێک ئەمە هەستێک نەبووە کە دیاکۆ هیبێت دیاکۆ ئەوی نەویستەوە کە بێتە پاشای مێزۆپۆتامیا بێتە پاشای مێدیا بەڵکو ئەمە داوای لێکراوە واتە لە بیر وەزری دیاکۆدا هەلپەرستی دەسەڵاتخوازی نەبووە و مادەکان دەوڵەت پێناسە دەکرێن کە سیستمی شارستانیان دروست کردووە گەشەفەند لە گۆڕێدا بوو و سومریەکان بەدیان هێناوە ئەمان درێژایان پێداوە و پێشیان خستووە بەڵام کاتێک ئێمە چاو لە مێژوو دەکەین ئەمڕۆ مێژوو دەخوێنینەوە یا ئەو مێژووی کە لە سیستمی کۆماری ئیسلامیدا یان لە سیستمی ڕژیمی شاهنشاهیدا لە ئێراندا سامانی سروشتی وەکو نەوت و گازی ئێرانە ستۆر بەردەستی چەند کەسێکی ئەوروپی یا چەند زانکۆیەکی ئەوروپی بە هاوکاری چەند سیستمێکی دەوڵەتانی ئەوروپی و مێژوویەکی نوێیان بۆ ئێران تاشی و زمان و ناسنامێکی نوێیان بۆ ئێران تاشی یعنی ئەو مێژووی کە هەیە شاردراوەتەوە مێژووی کورد مێژووی ناوچەکە ڕووداویستاش باسی لەسەر ناکرێت لە ماوەی 150 ساڵی ڕابردوو کە ئەو هەموو ئاسەوارە لە ڕۆژهەڵاتی کوردستان دۆزراونێتەوە هیچ کامیان باسی لەسەر ناکرێت ئەو ئەمجا وەکارەکەی ئەوەیە هەمووی ئەو بەڵگانە پێچەوانەی ئەو تیۆریەیە کە بەناوی تیۆری ئاریایی و ئێرانی پێناوە دەکرێت هەموو پێچەوانی ئەو تیۆریە دەسەلمێنێت بۆ نمونە لە ڕۆژی مێژوودا باس لە هاخامەنیشەکان دەکرێت تیۆری هاخامەنیشەکان و ماد و ئاریایی و پاش و پاسەکان بۆ چەشنەی کە لە قوتابخانەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و لە ئێران دەخوێنرێت لە ماوەی 150 ساڵی ڕابردوو تیۆریزە کراوە و بناڕەکانیان داڕشتووە بەڵام بەڕاستی ئەمە مێژوویەکە کە چاواشە کراوە ئەمە کاتێک کە دەڵێن هاخامەنیشەکان ئیمپراتۆرێکی گەورە بوونە بەسەر هەموو دنیادا بەسەر بەشێکی گەورە دنیادا دەسەڵات و حکومڕەواییان کردووە باش ئەی بۆ تای دەسکەیەکی هاخامەنیشە
دراوەتەوە بۆچی کاتێک ئەچن لەسەر پێتەختی هاخامنشەکان کە تاسەرگاد و تەخی جەمشید دەکۆڵینەوە دەکەن دەبینی کە ئەمە نوێژوەیەکی چاواشەکراوە ئەمە هەمووی تازەیە لە ماوەی 150 ساڵی ڕابردوو دروست کراوە بەردەکان لە کرمانشار و ناوچەکانی کوردستان دزراون و لەوێ دایاناون یعنی کاتێک دەبینی کە دەڵێن ئیمپراتوری هاخامنشی ئیمپراتوری بەهێز بۆ ناوچەکە دەبینین تەنها لە شیراز و دەوروبەری شیراز لەبێ هیچ ئاسەوارێکی ناوچەکە نییە یەک سکەی دەورانی هاخامنشی نەدۆزراتوە تا کوردستان کاتێک دەبینی کە ئەو مێژوەی کە دەڵتوری یونانی پێوە دیارە بەخەتی یونانی بەشێک لەسەر بەشێک بەزدارە نووسراوە یعنی کە چاو لە مێژوە دەکەین کە چاواشە کراوە ئێمە لە قوتابخانەکانە خوێندومانە و چاومان یەکردووە کەچی باز لە سیستمی ئاریایی دەکات باز لە وشەی ئاریایی دەکات لە ڕاستیدا وشەیەکی بناوی ئاریایی ئەسڵ بوونی نییە وشەی ئاریایی وشەی ئیرەییە کە لە ئاینی زەرتوشتا هەیە و لە ئاینی زەرتوشتا ئیرەیی وشەیەکی کوردیە بەواتای خەڵکی ئێرە ئەوانەی کە خەڵکی ئێرە لە پەیوەندیان بینەوە نیە هاتووە بەڵام ئەوانەی کە لێکۆڵینەوەی لەسەر ڕووداوەکانی مێژوو کردووە ئەوانەی کە ویستویانە مێژوویەکی نیوە بەدەر لە مێژووی ڕاستەقینەوەی ڕۆژهاتی ڕاست بنووسنەوە نەهاتبوون لە نێوانی کوردیدا بە شوێن ئەو وشە ڕابگەڕن بزان ئایا وشەی ئاریایی چی معنیەک دەدات هاتوون واتایەکی چاواشەکارانیان بۆ ئیرەیی خۆپاندووە و نووسیوە و لە چوارچێوەی ئاریایی بنەخستووە کردووانە بە تیۆری لەم تیۆریژەدا تەنها فارسەکان وەکو براگەورن فارسەکان وەکو نەتەوەیەکی خاوەن مێژوو خاوەن هەڵوێستی مێژووی خاوەن سیستم و دەسەڵات پێگەی خۆیان بوونە وا پێشان ئەدرێت بەڵام بەڕاستی ڕووداوەکانی مێژوو هەر هەمووی ئەوە نییە کە فارسەکان تۆماریان کردو بێت کە ئەو چەند مێژوو کوێ بەڕێوەچووە مێژوو کورد و نابەکان و سومریان تەواشە کردووە یان نانیکەن نەیانویستیوە کە ڕاستیەکانی مێژوو ڕوون ببێتەوە هێزە نەبووە وەکو نەتەوە ئەو هێزە نەبووە کە لۆک سازکان لە زانکۆی ئەوروپی لەو شوێنانەی کە زانست جلوکە ڕوون بکرێتەوە ئەوانش کە هاتوون لەسەر مێژووی کورد لێکۆڵینەوەیان کردووە ئامانجێکیان هەبوو ئەمە بێن خزە بە کورد بکەن هاتوون بە شوێن ئەوەدا هاتبوون کە بە شەشنەکان مێژووی خۆیان بدۆزنەوە یا بەرحاڵ زانست زانیاری لەسەر مێژوو کۆکەنەوە بۆ نەتەوەیەک بۆ خەڵکی کە داوایان لێکردووە لەو نێوەندەدا بەحسیان لەسەر کۆمەڵی ترس و باس کردووە یا کۆمەڵی ترس و باسی هێناوەتە گۆڕێک کە پەیوەندی بە کوردەوە بووە داخل چنیکی هر آخرشی خال سر بنی سریل ویکل گیلن یا هر آبی تاوال ویر لیولیل ویکل گیلن یا وطفا خرشی گیال ویر لیولیل جاویر دیولیل هر خرشی گیال باویر دبو خالو قرار ما هر بانیم ایسه کرده بو خالو قرار ما هر خرشی گیال ایسه کرده بو قیبلم تاو سمن قیبلم تاو سمن من پیتو قیبلم خیلی تاو سمن چون کوره آویر دوی هناو سمن هر ساوت ندڵداو صد وسواو سمن گاو شەیدا گاو شێت گاو سەرساو منان بێتاقەت بێسەبر بێ ئاراو منان
گاو مشۆ چوون سەیل ئەسرین نەچەمداو گاو غەرقم نەگێج بەحری ماڵتمداو گاو ئەیامی وەسڵ مەگنۆوە یاودم هیجراون مەکەرۆ خاوتر ناشاودم جەدووریتنەوە وەخت نەبێ وەخت من دایم ئێشی دەرد زاومی سەخت من هەردەم بێدەما و خاتر زویرم هەرگیز نمەشی ساو تێجەویرم قیبلەم جە هەر شاور تۆ مەکەری جێت چون قیبلە نما و ڕوو مەکەراون لێت تاو گەردون گەردی من نەدۆوە باو تاو گەردون گەردی من نەدۆوە باو قیبلم نمەشۆ هەرگیز تۆم جەیاو وێم کردن پەی تۆ بە قەیسی ساونی نەک تۆ من کەم شەرد بێوەفا و زانی نە تۆ ئەو خاوجەی بێشەرت و شۆن بیت غوڵامێ و چون من دوو داوری جەوێت نە من ئەو غوڵاوم بێوەفا و بینم نە من ئەو غوڵاوم بێوەفا و بینم پەی تۆر گنۆ دوور من جەلاوی خاوجەی وێم دەوری گەردون بێ کردش ئیستەم دیدەم من و تۆش دوور وستەن جەهەم سەڵکە داومەنت وەربی جەدەستم هەر غوڵامی تۆم هەتاو کە هەستم هەر تۆ جە شیراوز من جە شاو منەن تۆ هەر خاوجەنی من غوڵاو منەن یاران چشمە بۆ ئەگەر چەرخی سەیر بشان و پەیماون ئەم جاور نەردی خەیر نەردێ و بشان و نەخششت و شش بۆ پەرێ چەند ڕۆی ژیواوی ماوەژ بوو قیبلەم چراوم ئەر خاوجەی خاسی هەر بندەی تۆنا من بە ئیخلاسی سەیدی تاوزینەی دەوری ئەیاو من مخلسن عەبدەن بەندەن وڵاو من مخلسن عەبدەن بەندەن وڵاو سيارك أي كوكوي يطوانا زاليان مردبي يطوانيو يطفن تقاوو ياك ديان هاوي وراوي شارستانیەتێ کە بیان یۆجە شانازیەکە و ئێمەی هەورامی و گۆران نیشتەرەکە و نەتەوە و کوردی یەکەم تەمەدن و ئوریا دووهەم تەمەدن و سومری و یەرەم مادەکە بیەی ئارۆ هەورامانی بە تەمام و دابوونەریت و فەرهەنگ و ئارۆوێش سابتکەر و ئی دێڕێمانە بێزەن کورد و هەورامانیەکەی مێژووی پێوەرەلکاشە چنی ئی یەرە شارستانیەتەیە هەن ئەوە یۆزیەی ئاسەوارەکە و پارێزگاکە و کرماشانی و سنێ و ئیلامی پسە کۆزەسکاکە و کەنگاوەری مربوط بە دۆران و دەسەڵاتداری سومریەکە و خود و مەعبەت و ئاناهیتێ و کەتیبەکە و بیستوونی و تاق و تاغوەسانی و کۆزە ئەرزەنەکە و هەورامانی جەزەمان و ئەشکانیەکانە و قەباڵە مێژوویەکەی هەورامانی ئاسەوارەکە و قەڵە و زیویە و قەڵە و سنێ و چن یاگێوەتر بە سەرچەمە پی بەڵگا ڕەنگە بەپە و ئانەیە هامسایەمە چنی سامیەکە و فارسەکە بیە بۆ بەڵام ئێمەی کورد خاوەن و مێژوو و شارستانیەت و فەرهەنگ و دیرین و وێمانمێ بقاشي لشرعايا وإدرك يا جادي البطاو وكابو
ئێمە ئەگەر باڵ لەسەر مێژووی کورد بکەین دەبێ وەکو سەرەتادا ئاماژەم پێێتا باڵ لە دوو شارستانەتی کۆن بکەین یەک سومرە دوو مێدیایە هاوکات بەشێک لە تەوەکانی دیکەی ناوچک وەک ئاشوورەکان وەک کلدانیەکان ئەمانچە خاوەن مێژووی خۆیان خاوەن تەمەدون و شارستانەتی خۆیان بوون بەڵام ئەو تەمەدون و شارستانیەتانەی کە بوونەتە هۆی ئەوەکە کۆمەلگای مرۆڤایەتی پێشکەوتن بەخۆی ببینێت یەک سومرە دوو مێدیایە زۆر کەس هەوڵی داوە زۆر لەوانەی کە هەوڵیان داوە مێژووی ناوچەکە چاواشە بکەن یان بەرحاڵ تیۆری ئاریایی کە مێژوویەکە دروست کراوە و پشتی بە بەڵگەی زانستی و مێژووی نەبەستووە هەوڵیان داوە کە ئەو مێژووە بنووسنەوە لە بنەڕەتەوە هەوڵیان داوە کە مێژووی مێدیا و یان مێدەکان لەگەڵ سومریەکان لە یەک جیاکەنەوە ئەو نەتەوە بە دوو نەتەوەی جیاواز پێناسە بکەن واتە ئەو دوو خەڵکە بە دوو کۆمەڵگە جیاواز کە بڵێن مێدیەکان نەتەوەیەکی جیاواز بوونە و سومریەکان نەتەوەیەکی جیاواز بوونە بەڵام بەپێی ئەو لێکۆڵینەوانەی کە ئەمڕۆ کراوە لەسەر زاراوەکانی نێو زمانی کوردی کراوە پێنج قسەیان پێکردووە ئێستا ژناوچەکانی گەرمیان لە باشووری کوردستان قسەی پێ دەکرێت و ئەگەر کەسێکی خەڵکی گەرمیان لەگەڵ کەسێکی سومریدا قسە بکات جیاوازیەکان هەر ئەوەندەیەکە کە بادینیەک و سۆرانیەک دەتوانم بڵم کەمتریش ئەوەندەش قوڵ نییە جیاوازیەکە بۆیە داگیرکەرانی کوردستان یا ئەوانەی کە ویستیوانە مێژووی ناوچەکە چاواشە بکەن هەوڵیان داوە کە مێدیەکان و سومریەکان لێک جیاکەنەوە و هاوکات سومریەکانیان بە نەتەوەیەکی زۆر جیاواز و کە خەڵکانێکی لە شوێنێکی دیکەوە هاتون پێناسە کردو واتە نە بە بنەماڵەی زمانی هند و ئەوروپی پێناسەیان کردووە و نە بە پێناسەی بنەماڵەی زمانی سامیەکان یعنی وەکو شتێکی جیاواز بێت بەڵام ئەوڕۆ بەپێی بەڵگەی زانستی دەرکەوتووە کە زاراوەی سومریەکان زاراوەیەکی زمانی کوردیە و بۆ بەشێک لە بنەماڵەی زمانەکانی هند و ئەوروپی پێناسە دەکرێت و کولتور و شارستانیەتی ماد و سومریەکان بووەتە هۆی ئەوەی کە کۆمەلگای مرۆڤایەتی لە ڕۆڵی مێژوودا پێشکەوتنی مەزن بەخۆیەوە ببینێت چ لەباری کشت و کاڵەوە زانستی کشت و کاڵ چ لەباری خەت و نووسین و ئاگرەوە چ لەباری چەرخەوە چ لەباری سیستمی شارسازی و بیناسازی و حکوومەتداریەوە چونکو مادەکان یەکمین خەڵک بوون یەکمین دەوڵەت بوون کە سیستمی شارسازیان لە سیستمی کۆچەری و کۆژنشینیەوە کردیان بە سیستمێکی شاریان پاس کرد و سیستمی حکوومەتداریان بەڕێوە بوو بەڵام ئەم مێژووە چاواشە کراوە لەبەر ئەوەی هێرۆدۆت کە مێژووناسێکی گەورەیە لە چەند شوێندا بە کورتی زۆر بە کورتی ئاماژەی بە کورد و زاکرۆس و ناوچەکە داوە بەڵام هاتوون چاواشەکارانی مێژوو کە بەشێک سیستمی شاهنشاهی و کاری کردووە هاتووە بە چەشنەکان لەو چەنوشەیە کە هێرۆدۆت باسی کردووە باسی لە زاکرۆس و لە کورد و لە ماد و لەوانە کردووە هاتوون بە درێژایی بۆ خۆیان شکردنەوە شرۆڤایان کردووە شرۆڤۆ شکردنەوەی کە بە دڵی خۆیان بووە نەک شرۆڤەیەک و شرۆڤێکی زانستی بێ پێش ئەستور بێت بە بەڵگەی زانستی و بۆ بەڵگەی مێژووی بەڵام پرسیار کە مێژووناسێکی زۆر گەورە و مەزنە و هاوکات لە سەردەمی هاخامنشیەکانان لە سەردەمی مێدیەکانە ژیاوە سەردەمی حکوومەتی مێدیا ژیانی کردووە دەڵێن مێدیەکان نۆ پاشایان هەبووە و ئەو نۆ پاشا لە ماوەی سێفەت و 50 ساڵ حکوومەتیان کردووە و دەسەڵاتیان هەبووە زۆر بەهێز بوونە هاوکات ناڵێکە لە پاش ئەو نۆ پاشایەتی سیستمی ماد ڕۆخاوە و دەوڵەتی ماد لە نێوچووە نا پێچەوانە دەڵێت بەهێزی ئیمپراتوری مێدیا نزیک بە 150 ساڵ بووە و نۆ پاشا بوونە بەڵام هاوکات لە پاش ئەوە دەوڵەتی ماد بەردەوام بووە دەوڵەتی مادبوونی هەبووە دەوڵەتی کورد هەر دەوڵەتی هەبوو لە ڕۆڵی مێژوو تاکو دەگاتە پێش هاتنی ئیسلام و دوای هاتنی ئیسلام لە هاتنی ئیسلامدا کورد
تووشی کێشە دەبێت دەوڵەتی خۆی دەبێت بەڵام لەبەر ئەوەی تاکەنەتەوەی بووە کە هەوڵی داوە پێش لە پێشڕەویەکانی ئاینی ئیسلام بگرێت بۆ ناوچەکە بۆیە زۆر شەڕکراوە لە کوردستان وە کورد زۆر پارێزگاری ناوچەکە کردووە هەر ئەوەی کە ئەمڕۆ لە کوردستانەدا ئاینی زەرتشتی بوونی ماوە یا ئاینی یاسانی هەیە یا یەزیدیەکان ئەمانە هەموو بەرهەمی خەبات و چێکۆشانی نەتەوەی کردووە کە لە ڕەوتی هاتنی ئیسلام پارێزگاریان لە خاکی کوردستان کردووە پارێزگاریان لە ئاینی کۆنی کوردەواری کردووە یعنی دەتوانین بڵین ئاینی ئیسلام نەیتوانێت بۆ هەموو کوردستان داگیر بکات هەرچەند هەمبوونەتەوەکانی دەوڵەتبەری داگیر کردووە بەڵام من دەڵێم من وەکو نەزەری خۆم بەپێ ئەو لێکۆڵینەوانەیە کە کردووم و بۆم دەرکەوت و پشتبەستەوە بەڵگەی مێژووی دەڵێم کورد تاکو دابەشبوونی کوردستان یعنی نزیک بە 500 چەند ساڵێک دەوڵەتی خۆی هەبووە هاوکات لە پاش دابەشبوونی کوردستانی بزوتنەوەی مەدەنی بزوتنەوەی نەتەوایەتی شۆڕشی کورد هەمیشە لە بۆ ڕێدا بووە کورد هەمیشە توانیوەتی لە ناوچەکی دیاریکرا و لە پاش دابەشبوونی کوردستان دەوڵەتی خۆی دامەزرێن دەوڵەتی خۆی هەبێت بۆ نمونەت و پێشکاری بە 8 ساڵ 9 ساڵ تا 11 ساڵ دەوڵەتی هەبووە دەوڵەتی کوردستان هام دەردان بەردەن هام دەردان بەردەن ڕۆح و دڵ و دین و تاڵان بەردەن دەروون بە مەودای خەدەنگ ڕێژ کردن ڕیشەی سەبوریم تا چێش کردن وەنێش پڕئێش ژار مارد دەرد سەراپای عەزام لە تار کرد وەنووکی نەشتەر پۆڵایی فیراق پڕجەزام کردن دەروونی مشتاق جەمین قەمەرێ سیمین سیمبەرێ مووی کەمەرێ شیرین دڵبەرێ مشکینە خاڵێ یۆسف جەماڵێ محبوب جەلالێ لێل ئاسا حاڵێ سەر و باڵایێ حۆری نمایێ خورشید جەلایێ غیلمان ئاسایێ دیدە غەزالێ نازک خەیاڵێ دوڕدانە لالێ ساحب کەماڵێ قبری سەڵایێ بڵبڵ نەوایێ لالە لیوایێ ئاهو نیگایێ کەبک خەرامێ شابازی ڕامێ تەزەروی نامێ هوما مەقامێ داودی دەنجێ گوڵاڵە ڕەنجێ شەدەقە شەنجێ قماش فەرەنجێ وەنەوشە بۆیێ گوڵخونچە جۆیێ بەهانە جۆیێ کەعبە ساکۆیێ سولەیمان جاهێ جامجەم نیگاهێ سکەندەر شاهێ دارا دەرگاهێ ڕعنا سادەیێ نیگابادەیێ سەحبا نەشئەیێ پەریزادەیێ شۆخ و شەنگ تەرزێ قەد قامەت بەرزێ سنەوبەر لەرزێ ئیتاعەت فەرزێ هیجران دۆزەخێ ویساڵ بەهەشتێ نازک گوڵڕوخێ کەعبە کەنشتێ عیشۆ و نازدارێ یەکتانیگارێ حیلە و فەنکارێ گەرم بازاڕێ خونچە دەهانێ تووتی زبانێ صاحب زەمانێ شەکر ئەفشانێ ڕەقیب دەمسازێ غەریب نەوازێ نازەنین گازێ عەشق گوزازێ ئەبرۆ کەمانێ پەیکان موژانێ سەوڵ خەرامانێ مەولان نیشانێ یەند تیری نیگای بێمەیلیش دالێم یەند زاری سوجەی هیجران وەردەن پێم ئەو کردن تەمام سەر پاپام چڵچڵ ئێت فەتار فەتار کردن جەرگ و دڵ ڕۆخانی ئیمپراتوری عوسمانی لە مێژووی کوردستاندا زەربەیەکی گەورەی لە هێزی کوردی داوە چون شەڕێک کە لە 1000 ساڵی 1540 زایانی کراوە کوردستان بۆ یەکەمین جارە نێوان دوو ئیمپراتوری سەفەوی عوسمانی بوو بە دوو بەشەوە کورد بوو بە دوو هێز بوو بە دوو بەش بەڵام ئەو بەشەی کە دەژێت دەسەڵاتی حکوومەتی عوسمانیەکاندا بوو ئیمپراتوری عوسمانیدا بووە دەسەڵاتێکی هەبووە دەسەڵاتێکی زۆریان هەبووە لەو کاتەدا کوردەکان
1652 سنجاق پێک دەهاتن و حکوومەتیان بەسەر ناوچەکانی کوردستانەوە دەکرد ئەو بەشە لە کوردستان کە ژێر دەسەڵاتی حکوومەتی ئیمپراتۆری عوسمانیدا بوو. تەنانەت هیندێک لە میرەکانیش توانیوانە پارەی کوردی چاپ بکەن، یعنی سکەیان دروست کردووە، پارەی کوردی هەبووە، بەڵام مافی ئەویان نەبووە کە پێکەوە یەکگرن. بۆیە دەڵێن بەڕۆخانی ئیمپراتۆری عوسمانی و دروستبوونی ئێران و عێراق و دروستبوونی عێراق و سووریا و تورکیا هێزی کورد دابەش کرا و وزەی کورد دابەش کرا بەسەر سێ وڵاتە، لەتەوەی کورد دابەش کرا بەسەر سێ وڵاتە بەوەی ئێران دەکات چوار وڵات. بەو چەشنە هێز و بزوتنەوەی کورد لاوازێکی قوڵی بەخۆیەوە بینی، هەرچەند خەڵات و تێکۆشانی کورد بەدەوام بۆ تاکو بە ئەمڕۆ گەیشتووە و من ئەمڕۆ ئاڵێ کوردیش ڕوون دەبینم، چونکە نەتەوەکەمان ئەمڕۆ هوشیاری سیاسی بەدەستهێناوە، هوشیاری کولتوری و مێژووی بەدەستهێناوە و ئەمڕۆ نەوەی نوێی کوردستانە خوێندنەوەیەکی نوێی مێژووی بە مێژووی کورد هەیە، ئەو خوێندنەوەی کە لە ئێران و ئێرانیەکان کردویانە، ئەو خوێندنەوەی کە لەژێر ناوی تیۆری ئاریایی و تیۆری ئێرانیدا پێناسەکراوە و هەوڵ دراوە کە نەتەوەی فارس بکەن بە نەتەوەیەکی خاوەن مێژوو. ئەمە تووشی شکست بووە، چونکو بەڵگەی مێژووی بەدەستایە ئەمڕۆ ئەو بەڵگانەی کە ئەو تیۆریە ڕەت دەکەنەوە، ئەو تیۆریە نشست پێدێنن. بۆیە نەتەوەی کورد ئەمڕۆ دەبێت خوێندنەوەیەکی نوێ، خوێندنەوەیەکی سیاسی، خوێندنەوەیەکی مێژوو بۆ ڕابردووی خۆی بکات، دەبێت نەتەوەی کورد و دەسەڵاتی هەرێمی کوردستان لۆ بگرێت و هەوڵ بدات لە ڕێگای چەند زانکۆیەکی گرنگ لە جیهاندا لێکۆڵینەوە لە مێژووی کوردستان بکات و ڕووداوە شاراوەکان، دۆخە شاراوەکانی مێژووی کوردستان ڕوون کاتەوە بۆ نەتەوەی کورد. بەپێی زانستی زمانەوانی و شێوەی ئاقاوتن و هاوکات کولتور و نافنامەی فەرهەنگی، نەتەوەی کورد بەشێک لە تەمەدون و شارستانێتی سومر بەو خەڵکانە دەوترێت، یانخود ئەو خەڵکانن کە 3000 ساڵ پێش میلادی مەسیح لە میزۆپۆتامیا لە نێوان دوو ئاوی دیجلە و فەرات تەمەدون و شارستانێتێکی زۆر کۆن و لە سەردەمی خۆیاندا زۆر پێشکەوتنیان پێکهێناوە. وەک هیندێک لە سەرچاوە مێژوویەکان باسی لێوە دەکەن، ئەو نەتەوەیە 2115 ساڵ پێش میلادی مەسیح حکوومەتەکان دەڕۆخێت و کۆتایی بەدەسەڵاتی ئەو نەتەوەیە دێتو لەناو دەچن، هاوکات دەبنە بەشێک دەسەڵاتدارێتی بابل و ئاشور. ئەوە دەتوانین لە داهاتووە کەمێکی دوور باشتر دەفەن ئەو بەشە بچین، بەڵام لە شارە بەناوبانگەکانی سومریەکان دەتوانین ئاماژە بە شارەکانی ئاور، لاستا و ئارخ بکەین. هاوکات شارستانێتی سومر بە نیشتیمانی شنگاریش ناوی هاتووە. شنگار ناوچەیەکە لە باشووری کوردستان ئێستا کە بوونی هەیە و دەکەوێتە هەرێمی نزیک دهۆک و ئەوانە. ئەو کەسانی کە لە ڕابردوودا لە ڕەوتی مێژووی هاوچەرخ لەسەر ئەو نەتەوەیە لە کۆڵینەوەیان ئەنجامدا و نووسیوانە ڕێچی زمانەوانی ئەم نەتەوەیان بە جیاواز پێناسە کردووە، واتە نە سامی نە بە سامیان زانیوە نە بە هیند و ئەوروپایی. سنبوجلا عزیز هورا منوشا یکشن کو ساورن یاران باخج بهشتا یکشن کو ساورن یاران باخج بهشتا دادگاه قیامتی هم دل فارو یارا به هودا مانیو هم دل فارو خواهیارا به هودا مانیو رنگا چادنی یاران خلق بکانا رنگای چادنی كأنا يسوى شوشي العزيز خير الميزانا
سوا چوچی یاران قدر میزانا عزيز بدامو كيف توقو شابي داوية مشوالي كانوا من دامو زوفي من شوابي داوية مشوالي كانوا من دامو زوفي من شوابي آخر دوا شوال تعنك وجنبي آخر دوا شوال تعنك وجنبي هيج كم قوي عويتر عزيز مدالو زويل بيت وجنبي هيج كم قوي عويتر يانو من دالو زويل بيت وجنبي بسر قردوم شوخي قناو خفلي بازاري ولي كربتاو نايك سوداي صليفة عزيز مدامو خاص بيقول انا سار معي سوداي جانو من دامو دردي دلانا سار معي سوداي جانو من دامو دردي دلانا پاوی شادیم دیسان ماراون گەستەوە نەپیاوڵەی چەم ژاور تۆ بەستەوە سەنەم پەرست نیم سەمەد ناو سەنەم دووی کوورەی دەروون شیوەن ڕاو سەنەن ساوقی مەی هەیداود مغەنی چەنگێ نەیچی هاوی فەریاود مترب ئاوهەنگێ گەرمیە مەی نەوا و کزەی دەفونەی تێکەڵ بۆچەنی زاویەڵەی وەیوەی واش دێ جەواودەی نیشینگەی تەنگن یاوران چەمەڕاو براو درەنگن گردن تەداورک بەغدا و شەنجەمن وادەی زیاورەت غەوسە العەزەمن بێتۆ بەو خشوع دەست و دوعاوە
کێ گەردەن کەچ بۆ نەو باورەگاوە دەخیل جەماعەت بە ئیماومتەن ئیماومت ماتم وە بێقاومتەن گۆشەی تاوی هەندێ مەندی لە بێگرد مایل کرد ئەو لاوی ساوی گەردەنێ زرد قیام دەروە بەژن ئەو قەد و قاومت قیامەت قاوم دەر پەرێ قەد قاومت هاوم دەردان پەیبەزم شاودی جەمبیەن چ خەیرن سداوی کاوری خەیر نیەن مەیلە چەنیمان یەکجاوری سەردەن یا دوور باو زامان ماور کار لێت کردن ڕۆ پەرێ ئەو مێل ڕای خوداییت ڕۆ پەی وەفاوی شرد ئاوشناییت ڕۆ پەی ئێش سەخت ماور گەستەی کاریت ڕۆ پەرێ دەرد سەرکەس ناو دیاریت ئەی تۆ کاوم نەیە جە عەروسنۆ تاو عەروسی خاڵک پشتان بێوە تۆ جەی خاوری دەندەن ژار ئاوردەی مار خاتر نازک وێت مەدەرە ناوزداور تۆ نەو گوڵێ باوغ مستەفاو بی تۆ نەو گوڵێ باوغ مستەفاو بی گەنج خەزانەی مرتەزاو بی گەنج خەزانەی مرتەزاو بی گوڵ عاودەتشن بێ خاور نمە بۆ گەنج ڕەویەشن بێ ماور نمە بۆ غەریبی زیاور نە شەهادەت بێ شەهادەت هەندەم وە سیادەت بێ ئەی ڕەسوول ئاورۆ خۆشتە واوزە بە ناوزە ڕزاوم هەنفەدا نەو گەردەلوولدا بۆی ڕێژێ سەر ئەو ڕەسوولدا بۆی ڕێژێ سەر ئەو ڕەسوول شر غازية
چێگەوە فرفرە سپاس پێی تەمام و زەحمەتکێشە و بەرنامە و ڕۆژهەڵات تیڤی و رامیش دیارە بەرنامە و ئورومنی و ڕۆژهەڵات تیڤی هەرپاسەکەی جەسەرەتاوە عەرزم کرد خزمەتش هەرمانش خزمەتکردەی بە کولتور و فەرهەنگ و کەلەپور و ناوچە و هەورامانیە هەر پێشنیار یا هەر نەقدێوتا بۆ هەرپاسەکە عەرزم کردێ جەلاپەڕە و بەرنامە و ئورومنی جە تۆڕ کۆمەڵاتی فەیسبوکێنێ ئینێمە خزمەتتانە و فەرمایشەکەتان نیێمێ سەر و سەرێمە هیوادارەنا ئی بەرنامە تا بەدڵ بێ بۆ تا بەرنامەی تر و دیدارێتر شادی بیدێ جبوان غريبي كان أبرزو داري باني أبوان غريبي كان أبرزو داري باني خوابدي باكر مي وغريبي كان سيدك وتاني قبل ما كم كيشوك عزيز كم كيشوك وجرك بالإيمان وشي ولا جاسر قونا